لایەنەکانی هەرێم کێ دەکەنە سەرۆکی پەرلەمان و حکوومەت؟ ئایا کابینەی دەی هەرێم دەکەوێتە دوای هەڵبژارنەکانی عێراق؟ هەڵبژارنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کۆتایی هات. ئێستا ماوەتەوە کۆبوونەوەی پەرلەمان کە پێدەچێت لە 2 هەفتەی داهاتوودا و دوای ڕاگەیاندن و پەسەندکردنی ئەنجامی کۆتایی هەڵبژارنەکان پەرلەمان دەست بە دانیشتنی خۆی بکات. بەپێی زانیاری و ئاماژەکان لایەنەکانی هەرێم جگە لە پارتی و یەکێتی کەسیان بەشداری حکوومەت ناکەن، چونکە هەڵوێست و لێدوانەکانیان لەسەر ئەنجامی هەڵبژارنەکە شتێکی ئەوتۆی لێ ناخوێنرێتەوە کە نیازی بەشداری هەڵبژارنەکەیان هەبێت. بەپێی زانیاریەکان کە لە چەند سەرچاوەیەکەوە بەدەستی وارگەیشتون، پارتی سازش لەسەر مەسرور بارزانی ناکات بۆ سەرۆکی حکوومەت و تاکە کاندیدەتی بۆ ئەو پۆستە. یەکێتی شەریەکە لە شاڵا و کۆسرەت و عیماد ئەحمەدی ئامادە کردووە لە حاڵەتی وەرگرتنی پۆستی جێگری سەرۆکی حکوومەت یان سەرۆکی حکوومەت کە بەپێی زانیاریەکان یەکێتی بەنیازە 2 ساڵ بە 2 ساڵ داوای پۆستەکە لە پارتی بکات. هاوکات بۆ سەرۆکی پەرلەمانیش پارتی ڤالا فەریدی داناوە کە سەرۆکی لیستەکەی بووە و لە هەولێر و بۆ هەڵبژاردن و زۆرترین دەنگی ژنانی بەدەستهێناوە. یەکێتیش دکتۆر میوان محەممەدی سەرۆکی لیستەکەی لە سلێمانی و بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان داناوە لە حاڵەتی وەرگرتنی ئەو پۆستەدا. سەرچاوەکی ئاگادار و نزیک لە یەکێتی دەڵێت یەکێتی بەنیازە پۆستی سەرۆکی هەرێم و پەرلەمان بخاتە بەردەست پارتی تا 2 ساڵ سەرۆکی حکوومەت وەرگرێت. هەرچی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنا قورسە ئەمجارە بچنە حکوومەتەوە، بە تایبەت کە ئەمجارە هەڵبژارنی پەرلەمانی عێراق لە پێشە و ئەگەری هەیە مانگی 5 ئەمساڵ بکرێت. بۆیە پێدەچێت دۆخی بانگەشە تا ئەو کاتیش لایەنە سیاسیەکانی هەرێم بەرنەدات و چاوەڕێ دەکرێت پێکێنانی حکوومەت بۆ دوای هەڵبژارنەکانی پەرلەمانی عێراق دوام بکەوێت.